حەمەدەمی شێخە لە شەستەکانی تەمەنیدایە و لە 17 ساڵیەوە بووەتە پێشمەرگە. جگەلەوەی خۆی قاچێکی لەدەستداوە دەڵێت سێبراشی لا پێشمەرگایەتیدا شەهید بوون. هاتوتۆ ئەو شوێنی ڕۆژانێک خەباتی لێ کردووە. دەیەوێت لە ڕێگای یەکگرتنەوەی ئەم دووروبارە پەیام بداتە دەسەڵاتدارانی کورد کە یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە چەندە گرنگە. پرۆژەشی گەورەمان هەبی پێویستمان بە ئاوی زۆربی بەڕووباری ئەولای دەستە ڕاستەکە ئیشمان پێ ناکرێت بەی دەستی سەپیش ئیشمان پێ ناکرێت بە تەنها. بەڵام ئەگەر بێت و پێویستمان بوو پرۆژە گەورەکەی پێ بنیاد بنین دەبی هەردوو ڕووبارەکان لێک دێن ئەوە تا ڕووبارەکان لێر تێکەڵە بن زاتوانی پرۆژە گەورەکەی پێوە نابین. قسەکانی ئەو پێشمەرگە دێرینە لە کاتێکدایە 15 ساڵە یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە دەستی پێکردووە. دەبێت تا ساڵی 2026 125,000 پێشمەرگە بخرێنە سەر وەزارەتی پێشمەرگە. بەڵام تا ئێستا تەنها 50,000 پێشمەرگە یەکیان گرتوتەوە کە ئەوانیش پێک دێن لە 2 فرقە و 2 یەکەی پشتیوانی و 22 لیوا. ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە ئاشکرای دەکات دەست وەردانی حیزبی لە ناو وەزارەتی پێشمەرگە گەورەترین ڕێگرا لە بەردەم یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگەدا. تەوجیهێک هاتووە بۆ جێگیری وەزیری پێشمەرگە کە لەمە دووە کار بە سیستمی 57 بە 43 ئەم فەرمانە واکە ئیشەکان بوەستەوە وەکو ڕێگریە کە بێ لە بەردەمی پرۆسەی چاکسازی وەرگرتنەوە لە هەمان کاتە ڕێگریە کە بێ لە بەردەمی جێبەجێکردنی مزەکەرەی تەفاهم. ئێستا نەبوونی وەزیری پێشمەرگە و گۆڕینی سیستەمی 50 نێوان پارتی و یەکێتی بۆ 43 یەکێتی و 57 پارتی بوونە تا دیارترین کێشەکانی ناو وەزارەت و بەرەوەکی پرۆسە یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەیان گرتووە. بەڕێوەبەری گشتی ڕاگەاندن و هۆشیاری نیشتیمانی وەزارەتی پێشمەرگەش کە لە پشکی پارتی دیموکراتی کوردستانە دەربارەی نیگەرانیەکانی تیمی یەکێتی لا وەزارەتی پێشمەرگە دەڵێت بابەتی 50 من وەکو باسم کرد هەم ناوچە جوگرافیایەکە هەم ژماری پێشمەرگەکان هەم ژماری ئەو یەکە سەربازیانەی کە هەند جیاوازی زۆری هەیە جیاوازی هەیە لە نێوان 70 ئەم پرۆسێش لەم ڕوانگەیەوە سەری هەڵداوە 57 بە 43 پرۆسەیەکی نوێیە لەوانەیە تەقبولکردنی کاتێکی بوێت بەڵام دەبێت جێبەجێ ببێت. یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە لەلایەن سەرۆکایەتی هەرێم سەرپەرشتی دەکرێت و هێزەکانی هاوپەیمانانیش چاودێری دەکەن. بەپێی زانیاریەکانیش هێزەکانی هاوپەیمانان هۆشداری توندیان داوەتە حکوومەتی هەرێم ئەگەر کێشەکانی ناو وەزارەتی پێشمەرگە بەردەوام بن تەواوی هاوکاریەکانیان ڕادەگرن. سەرۆشی دیوانی سەرۆکایەتی هەرێمیش نایشارێتەوە کە کێشە لە یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەدا هەیە. لایەنە سیاسیەکان پێویستە لەوە تێبگەن کە لە بەرژەوەندی گشتی ئەم بابەتە پێویستە چارەسەر بکرێ و ئەبێ یەک بگرن. ناکۆچیەکانی تیمی پارتی و یەکێتی سنووری وەزارەتی پێشمەرگەی تێپەڕاند و گەیشتە میدیا سێبەرەکانیان لە ڕێی بڵاوکردنەوەی بەڵگەنامەی گەندەڵی دژی یەکتر قۆناغێکی نوێی ململانەیە دەستی پێکردووە. ئەمەش پێشمەرگە دێرینەکان و حەمەدەمین شێخەی نیگەران کردووە و دەڵێت ئامانجی ئەوان کوردستانێکی پارێزرا و بەهێز بوو بەڵام بەهۆی ململانەی حیزبی خەریکە خوێنی براکانی و هەزاران پێشمەرگەی دیکە بەفیڕۆ دەڕوات. ئەیوبەرتی بۆ دەنجی ئەمریکا هەولێر.